ئەمڕۆ یەکەمین دیداری شێرکۆ بێکەس لە سینەما سالم لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت کە تێدا چەند چالاکیەک بەڕێوە دەچێت. یەکێک لەوانە توێژینەوەیەک بۆ کتێبی نیشتیمانی شێرکۆ بێکەس و دەربەندی خۆشەویستی جگەلەوە چەند پارچە شعرێک لەلایەن چەند شاعیرێک و هەروەها چەند هونەرمەندێکی با بڵین گۆرانی بێژیش بە چەند بەرهەمێک بەشداری دەکەن. هاوکارم دەروون ئێستا لە سینەما سالمە ئەچمە لای ئەو زانیاری زیاترمان پێدا. فەرموو دەروون سڵاوت لێبێ. بەڵێ کوردستان سلااو لە تۆ سلااو لە تۆی بینەرانی کورسات مەگەزین بێت دیارە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ یەکەمین دیداری شێرکۆ بێکەس لە شاری سلێمانی بەڕێوە چێت و تاوەکو ئێستا دیدارەکە و مەراسیمەکە بەردەوامی هەیە و چەندین چالاکی لەنێو ئەم دیدارەیە بەڕێوە چێت و بۆ ئەم ساڵی یەکەمین دیدارە و وەکو ئاماژەم پێکە چەندین چالاکی جیاواز تاوەکو ئێستا بەردەوامیان هەیە. گفتوگۆکەم لەسەر بیرۆکەی دیدارەکە و هەروە ئامانجی دیدارەکە لەگەڵ زۆر بەڕێز کاکەڵۆ شێرکۆ بێکەسا. کاکەڵۆ سڵاو لێبێم کاتت باش. زۆر سپاس دەرم خەر مەمنون. سپاس بۆ تۆ. چەندێکە سەرقاڵی ئامادەکارین بۆ ئەوەی کە دیدارێک بۆ یەکێک لە شاعیرە و قەڵەمە هەرە جوانەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی شێرکۆ بێکەس دروست بکەن و ئەم دیدارە بەردەوامی هەبێت. بەڵێ زۆر سپاس. دیارە کوردستان دیالۆگ بە خۆشحاڵیەوە لەگەڵ برای خۆشەویست کاک سەربەز مەنمی کە گفتوگۆیەکمان هەبوو بۆ دروستکردنی دیداری یەکەمین بۆ شێرکۆ بێکەس. بۆ لە دیداری یەکەمین ڕەنگە بتوانێت لە ساڵ لە دایکبوونیشە دیداریش کە بکرێەوە لە ساڵی مردنیشە و لە ڕۆژی مردن و ساڵی ڕۆژی لە دایکبوونە. ئەمە یەکەم دیدارە کە بەدەستپێکردنی کتێبێکی کاک عەبدولخالق نووسەر عەبدولخالق یعقوبی بەناوی نیشتیمانی شێرکۆ بێکەس و دەربەندی خۆشەویستی لێرەدا باسی چمکی شارەکانی شێرکۆکە ئەو لێرەدا بڵاو بۆتەوانێ. نیژێرە بەشداریم کرد لەسەر ئەم کتێبە هەندێک ڕاوسەرنجی خۆم وت و کۆمەڵە شاریشم خوێندەوانێ و بەش بە بەشداری کۆمەڵێ لە هونەرمەندانی وەکو کاک ناسی ڕەزازی و کاک دیاری قەراخی و کاک حەمیدوانێ ئەومانە لێرە خەڵک بەشدار. دەگومان بەڕێستان کوڕی شاعری گەورەی شێرکۆ بێکەسن درەنگ نییە بۆی کە ئێستا دیدارێکی بۆ سازەکرێت یاخود ئەم دیدارە ئەوایە چەندین ساڵە و بێژ ئێستا دێمین یاخود بڵێم چەندەمین دیدار وایە بە ئەنجام بگەێندا. ڕاستە دیارە من هەمیشە لە سەرەتا وتومە ینی یادکردنەوەی شێرکۆ لە پارچی ئازادیان لە بۆنە و لە قاعە بچووکەکانە باز نییە. دەبێت ئەم دیدارانە ساز بکرێت. لەم دیدارانەش گەورەتر بێ فێستیڤاڵی ئەدەبی ساز بکرێت. قسە لەسەر دیوە شاراوەکانی شعری شێرکۆ بگرین نووسەرانی گەورە بن بیانی و کوردیش کە بانی بۆمان ڕوونکەناوانێ هەندێک دیوی شارە چوزانم شێرکۆ ناسیەک پەیمانگایەک لە زانکۆیەکە بەشێک هەبێکە ئەم شتانی شێرکۆمان هەمووی بەڕوونکاتەوە تایبەتی دیوە شاراوەکانی شعری کە کەمتر قسەی لەسەر کرابێ. ئەمە هەوڵێکە بۆ ئەوە هەنگاوێکی یەکەم و پێم زۆر باشە و من دەستخۆشیان لە یەکەم لە کوردستان دیالۆگ و لە کاک سەلامەنمی و مامۆستا عەبدولخالق یعقوبی. گرنگی ئەم دیدارە بۆ تۆ وەکو کوڕی شاعیر چییە؟ وەڵا پێم خۆش بوو کە ئەمە ئەو گفتوگویم لەگەڵ کوردستان دیالۆگا کرد. ئەوم پێ خۆش بوو کە هەندێک شتی شاراوە لە شعری شێرکۆیە باز دەکەن. یعنی با بڵین هەندێک توێژینەوەی ئەدەبی کە بازەکرێ و بە توێژینەوەکی کاک عەبدولخالق یعقوبی دەست پێ کرد. ئەوم پێ باش بوو. پێم خۆش بوو کە هەوادارانی شعری شێرکۆ لێرە بوون و منیش لەسەر توانی باوکم کۆمەڵە شعرم خوێندەوە. من لە ژوورەوە بووم دیارە ئەو شێوازی خوێندنەوەیە کە شێوازێکی تایبەتە بە شاعری گەورەی و شێرکۆ بێکەس. خوێندنەوەی شعرەکانی ئەو بۆ تۆ هەمان هەستە یاخود خوێندنەوەی شعرەکانی خۆت هەمان هەستە؟ وڵا تامان هەمان هەستە. من هەر لە منداڵیەوانێ جۆم لە شعر خوێنەوەی باوکم کرد. هەمی زوام چۆنی خوێنێتەوانێ و دیارە تۆنی دەنگەکانیشمان لێک و نزیکە ئەنی هەر چۆنی بخوێن و هەروە دەرەچێتەوە. تا چەند ئەم کتێبە دیوێکی تر لە شعرەکانی شێرکۆ بێکەس ئەخاتە ڕوو بۆ خوێنەران و بە تایبەتیش من مەبەستم لەوەیە کە من هاتمە نێو قاعەکەوە زۆر لەوانی کە دانیشتون گویان بۆ تۆ بڵێن ڕاگرتە بوو گەنجن. ڕاستە خۆی ئەوە زۆر گرنگە. هەر کاک عەبدولخالق خۆشی کە توێژینەوەی ئەدەبیەکەی باس کرد خۆی لە سەرەتادا باسی ئەم کتێبەی کرد کە کۆمەڵێک تێوری هەیە کە لە شعری شێرکۆدا حەزەکە گەنجەکان بیزانن. لە دوای شێرکۆ شعر نامرێ بە پێچەوانەوە شعر دەبێت بەرداوامێکی خۆی هەبێ و گەنجەکانیش لێوەی فێڕن کە ئەو بەرداوامیدانێکی ئەبەدی بێ بۆ شعر نووسین. بۆیە من ئەم کتێبەم خوێندەتەوانێ و ێساژ ئەمڕۆ بڵاو بێتەوانێ کۆمەڵە سەرنجی زۆر جوانی تیا لەسەر ئەو شتانەی کە شێرکۆ نەیوتووە
یان شێرکۆ چۆن شعری نووسیوە لەگەڵ نیشتیمانە لەگەڵ خۆشەویستیە لەگەڵ یاخیبوونە لەگەڵ چزانم ئێستا کچێک نیشتیمانمە و شعرەکانی پێشتر و دواتری لەگدانەوە بۆ شعرەکان پێش بڵاوبوونەوەی ئاگادار بووی دواتە شعرەکان هەڵبژێرابوون یاخود خۆی ڕەخنەگرون و سەر خۆی کاری خۆی هەر خۆی کتێبەکەی دامێ خوێنمەوەنێ میش لەسەر ئەم خوێندنەوەی کتێبەکە چەند سەرنجێکمدا کە ینی چۆنە بەتایبەتی باسی خۆشەویستی نیشتیمانەکات و باسی ئەو قۆناغەکانی شعری شێرکۆکە لە تریفی هەڵبەستەوە تا خێراکە مردن خەریکە بگات میش بە ڕۆشتێکی گەژی نەمویست ناوەڕۆشی کتێبەکە زۆر کەشف کەم ئەمڕۆ لە هەرێکە خەڵک بۆی خۆی دوایی میخوێنێتەوەنێ بەڵام پێم توێژینەوەی دەبی سەرکەوتووە هەستێکی چۆنە لە یادی شێرکۆ بێکەسە هەم گفتوگۆت کرد و هەم شعریش خوێندەوە وڵا پێم خۆش بوو چۆکم ئەو کە کتێبەکەی دا بە من حەزم کرد هەندێک سەرنجی خۆم بڵێم لەسەر کتێبەکە بەبێ ئەوەی کە هەموو ناوڕۆکی کتێبەکە دەربخەم و پێشیان وتما بێ هەن کۆمەڵە شعر بخوێنیتەوە منش بە خۆشحاڵیەوە قبوڵم کرد هەرچەنە لە پارچی ئازادیش لە 4 هەشتا لەوێ لە ساڵی یادی باوکمان لەوێش پەخشانە شعرێکم خوێندەوە کە کورسات لێ سپانسەری کردوەوەش لێ بوو دیارە بێگومانەوەی کە زانین بەشێک لە شعرەکانی شێرکۆ بێکەس کراون با گۆرانی لەلایەن بەشێک لە هونەرمەندانەوە ئەمە تا چەندجێ خۆشحاڵێکە و شعرانە تا سەر تا هەتایە لە بەهۆی گۆرانیەوە با بڵێن خۆ شعرەکان گەورن مەزنن بەڵام جارێک تش بۆی گۆرانیەوە لە نێو چەندینەوەی داهاتوان مێننەوە ڕاستە ینی خۆی کردنی ئەو شعرانە بە گۆرانی باخش تایبەتی خۆی هەیە وەکو مەسەڵەن شعری ڕەشەبای سلێمانیەکەی کاک مەزاری خاڵقی دەلالۆکەی کە ئێستا کاک ناسیر ڕەزازی وتی کۆمەڵێ لە ئۆکو بەهەجە دێحیا و چزانم کە عەدنان کەریم و کۆمەڵێک لە گۆرانی بژەکان شعرەکە بایەخی خۆی هەیە بەڵام کاتێکی دەکرێتە گۆرانی و دەچێتە سەروێری زمانی سەرخەڵقی خۆشتر و نەمرترەوێ بە بڕای من دیارە کۆمەڵێ شعری دیکەشی کراوە بە گۆرانی بێژ لەلایەن کۆمەڵ گۆرانی بێژ دیکەوانێ من پێم خۆشەوە و هیوادارم بەردەوامیش بیکەن من بە هەموو ئەو گۆرانی بێژانم وتۆ هەر شعرێک وەکو خۆی بیڵێنەوە پێویست بە پرسیارکردن ناکە باشەکەواتە زۆرینەی هونەرمەندان دەستکراون بۆ ئەوی کە بتوان شعرەکانی شێرکۆ بێکەس بکەنە گۆرانی بە ڕێنمایی و لەگەڵ قسەکردنە بەڵام بە مەرجێ شعرەکە نەشێوێنرێ و دەستکاری کەلیماتەکانی نەکرێت زۆر باشە تا چەند گرنگە هەوڵدان بۆ دروستکردنی دیداری لەم شێوەیە کە چەندین ئەکتیڤیتی زۆر جیاوازم بینی من ئەمڕۆ لێرە واتە هەم لێکدانەوە بوو هەم شعر خوێندنەوەی هەم بڵین پێشکەشکردنی گۆرانیە دیداری لەم شێوەیە تا چەند گرنگە و ئەگەر بەتایبەت بۆ باس لە شێرکۆ بێکەسیش بکەین تا چەند گرنگە لە ئێستەوە پلان هەبێت بۆ ساڵی ئایندە دیدارەکە زۆر گەورەتر زۆر بە پلانی تۆکمەتر و جیاوازترەوە بەردەوام بێ ڕاستە ئەم دیدارە وەکو باسم کرد کە ناوی یەکەمین دیداری لێنراوە ڕەنگە بێتە دووەمین و سێمین و چوارەمین لە ڕۆژی لەدایک بوونە لە ڕۆژی مردنیە لە کردنەوەی ماڵەکە بە مۆزەخانە بۆ نمونە ئەوەش بێتە وێزگەیەکیکەی مەسەن دیدارێک و بە بەردەوامیش شێرکۆ بەرهەمی زۆرە نزیکەی 44 بەرهەمی شعری هەیە کە ئەتوانرێ بکرێتە تێمای جیاواز و لەسەر ئەو کتێبانە هەمیشە دیداری ساز بکرێت و قسەی لەسەر بکرێت لەسەر هەموو ئەو کتێبانە دیوە شاراوەکانی باس بکرێت مەغزای شعرەکانی باس بکرێت و وەرجێڕانەکانیش ینی ئەوە شارە توانێت بێتە بابەتێکە بۆ چەند زمانی کەی دنیا وەرجێڕاون و شێرکۆ چۆنە بێ بناسیێنین بە دنیای دەرەوەی خۆمان قەینا بۆ ئەوە دیارە خانەی ڕغنەی با بڵێن وەرجێڕانی کوردی کە ئەم ئەرکە ئەوانە ئەرچی وەزارەتی ڕۆشنبیری ئەرچی دەستگا ڕۆشنبیریەکان ئەرچی هەمومانە بە جۆرێک لە جۆرەکان بەڵامی دەستگا ڕۆشنبیریەکان و بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیریە کە تۆ بتوانی شاعیرانی خۆت جگە لە شێرکۆ ژانی شاعیران و نووسەرانی گەورەی خۆت بە دەرەوەی خۆت بناسیێنی وەک چۆن ئێمە خۆمان حەزەکەین شێرکۆ بە نەوەی داهاتوو بناسیێنی پێویستی شە بە دەرەوە بە بێگانەشی بناسیێن باشامەوەکو دوا پرسیاری ئەوە بکەم وا بڕیار بووکە خانۆکەی شێرکۆ بێکەس بکرێتە مۆزەخانەیە کۆتاوی ئەو بە کەلوپەل و بابەتانی کە لە خانۆکە هەمووی وەکو خۆیەتی ئێستاش ئاماژەت پێکرد وا بڕیار بوو کە لە با بڵێن ڕۆژی کۆچی دوایەکەی بکرێتەوە گەیشت بکوێ ئەو بابەتە لەم نزیکان ناکرێتەوە بەڵێ ئاماژەم پێدا 4 هەژدە بۆیە لە دەهەمی ساڵیادی باوکمان مۆزەخانەکە بکرێتەوەنێ بە لە دروستکردنی پرۆفسۆرێکی ئەڵمانیا بەناوی میشێل فێر و بە سەرپەرشتی کاک شیوان حەمەخانە لێرە کە هەموو کارەکانی تا قۆناغی تاوەبوون ڕۆشتووە هەندێک جوانکاری بیناسازی ماوە بۆیە خەڵک دڵنیا دەکەمەوە کە لە داهاتوێکی نزیکدا مۆزەخانەکە ئاکرێتەوەنێ بە کوالیتێکی زۆر باش و دەچێتە لیستی مۆزەخانەکانی جیهانەوە کە ئەوە اینەکی دڵخۆشکەرە و لە هەموو دنیاوانەیە تەنانەت شعر دۆستان و هاوادارانی شعری شێرکۆ و بەتانانەت گەشتیارانی ژەتان سەرداری بکەن. سپاس بۆ تۆ کاکەڵۆ سپاس بە وتەکان. زۆر سپاس. بەڵێ کوردستان ئەوە تەواوی زانیاریەکان بوو لەسەر یەکەمین دیداری شێرکۆ بێکەس.